ڕۆژنامەنووسێکی ئەمریکی هاتووە کوردستان وتوی کوردستان پڕە لە دنیای دراما پڕە لە دنیای فیلمسازی وتویان بۆ وتوی هەر هەنگاوێک بنێ فیلمێکە هەر هەنگاوێک بنێ زنجیرە درامایەکە ئەوەندە مۆزوعی کۆمەڵایەتی تایە تەنها لەسەر موبایل لەسەر کێشەی موبایل دەتوانین هەزاران زنجیرە درامای جوان بکەین بەڵام بەداخەوە ئێمە پشتمان کردوتە ناو دنیای پەیامەکەی خۆمانەوە هاتوین بە کۆمەڵە درامای بیانی بە کۆمەڵە فەرهەنگی خراپی بیانی بە کۆمەڵە کەلتوری خراپی بیانی هاتوین خۆمان سەرقاڵەکەین لە کاتێکانیە ئەو فەرهەنگ و کەلتوری خۆمان لە یاد نامێنێت هەڵگری فەرهەنگی ئەوانین ئەمە ئاقارێکی خراپە هەم بۆ دنیای درامای کوردی لەبەرەوە تا ئێستا نییە من بەش بە حاڵی خۆم وەکو هونەرمەندێک ناتوانم بڵم درامای کوردی لە ئاسیەکایە کە ئێمە خۆشحاڵ بکات لە ئاسیەکایە کە بتوانین بڵێن ئێمە خاوەنی درامای خۆمانین خاوەنی ئەوەین کە بتوانین نییە درامەکانیشمان لەم ڕۆژانەیە پرسیارێک کرانی وتیان بۆ درامەکانی ئێمە وڵاتەکانی کە نمایشی ناکەن ناتوانن نمایشیکەن چونکە تەکنیکت نییە چونکە چیرۆکت نییە چونکە پەیامێکی جوانت نییە یعنی لەسەر بنەمای شخصی و کەسایەتی